لە وەتای ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردووە بۆ سێمین جارە ئەمریکا و عێراق بکەونە دیالۆجێکی استراتیژیانە، بەڵام پێدەچێت ئەم جارە گرنگجیەک و هەروەها سەنگیەشی زۆر بخرێتە سەر دۆسیەی دەستێوەردانەکانی ئێران لە عێراقدا. ئێمە دەستەوەستان نابین بەرامبەر ڕەفتارەکانی ئێران کە ژیانی ژنان و پیاوانی ئەمریکایی بخاتە مەترسیەوە. وەزارەتی بەرگری ئەمریکاش هەمان ڕای وەزارەتی دەرەوەی عێراقی هەیە. بڕیاری زیاتری پێویست دەدەین بۆ دڵنیابوون لە پارێزراوی تەواوەتی خۆمان لە هەر ڕەفتارێکی خراپی ملیشیەکان و ئێرانیش. بەڵام بەلای شیکەرەوە هەر شتێک ئەمریکا لە عێراقدا بیکە دەشێ پەرچەکردداری خۆی هەبێ. وەڵامدانەوەی ئێمە لەگەڵ بەکارهێنانی ئەو سەرچاوانەدا بووە کە لەوانەیە لە عێراقەوە بووبن یان نەبووبن. ئەمە وەها دەکات حکوومەتی ئەو وڵاتە ناڕەزایی دەرببڕێت و وەک پێشێلکاری بەرامبەر سەروەری وڵاتەکە سەیری بکات. بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتن میوانداری دکتۆر بیلال وەهاب لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و هەروەها دکتۆر سەردار عەزیز شیکەرەوەی سیاسی لە ئێرلندا دەکا. دکتۆر بیلال، دکتۆر سەردار زۆر سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان. دکتۆر بیلال، یەکەم پرسیاریشم بۆ جەنابتە، هەڵبەتە بەپێی ئەو لێدوانانەی کە جۆمان لێ بووە، ئێران تەوەریکی سەرەکیە لەم دیالۆگە نیشتیمانی نێوان عێراق و ئەمریکادا. پێت وایە ئەمە وەرچەرخانێ دروست بکە لە پەیوەندی ئەمریکا و عێراقدا؟ سەرەتا سڵاوتان لێبێت ڕێزمە هەیە بۆ بەڕێزت کاک بڵێن و هەروەها بۆ دکتۆر سەردار خۆشحاڵم کە لەگەڵتانام. هەڵبەتە بوونی ئەم دایلۆکە استراتیژیە گرنگیەکەی خۆی لەوایە کە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا جارێکی تر بەرەو نۆرماڵ بوون، بەرەو ئاسایی بوون بڕواتەوە. ئەم پەیوەندیە بۆتە پەیوەندیەکی عسکەری و لە زمانی ترەمپ و لە دوای کشانەوەی ئەمریکا لە ئیتفاقی نەوەوی لەگەڵ ئێرانە ئاڵۆزەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە. بۆیە ئەم دیدارە بۆ ئەوە بوو، ئەم دیالۆکە بۆ بکەوە جارێکی تر ئەم پەیوەندیە استراتیژی بێت، تەنها عسکەری و ئەمنی و باسی داعش نەبێت، بەڵکو تەوەرەکانی تری وەکو ئابووری، وەکو کەلتوری جارێکی تر جەختی لەسەر بکرێتەوە. ئەمە لەلایەکی تر هەڵبەتە عێراقیش و ئەمریکاش گلەیی زۆریان لە یەکتری هەیە، بە تایبەتی لەسەر مەسەلەی ئێران جنابەت وەکو ئاماژەت پێکرد قاسم سلێمانی لە خاکی عێراقا کوژراوە و هەروەها هێرش کراوەتە سەر قۆنسڵخانەی ئەمریکا لە بەغدا. بۆیە ئەم پەیوەندیە جۆرێک لە ئاڵۆزی بەخۆیەوە بینیوە. ئێران لەم کاتا لاوازە لە بەرەوەی کوێ لە ناوخۆیان لاوازە و لە عێراقیشا لاوازەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە بەهۆی کوژرانی قاسم سلێمانی لەلایەک و هەڵسانی گەنجانی شیعەی عێراق بە دەرەجە یەک لە ڕاپەڕینەکەی ساڵی ڕابردووە کە لە ئەنجامە حکوومەتێکی تازەی لێ هاتۆتە ئاراوە. بۆیە لەم کاتە ئێران دەورەکەی ئەمەیە کە ئەیەوێت هیچ نەبێت لای کەم جێپەی خۆی لە عێراقا لاوازتر نەبێت لەمە زیاتر و جۆرێک لە هەناسە وەربگرێت هەتا لەسەر پێی خۆی ڕاوەسێتەوە. دکتۆر سەردار، بەڕای تۆ بەپێی ئەم دیالۆگە نیشتیمانیەوە بەپێی ئەو ڕێکەوتنی کە چاوەڕوان دەکرێت وەکو دەگوترێت لە مانجی حەوتدا جارێکی کە ڕاستەوخۆ هەم عێراقیەکان و ئەمریکایەکان پێکەوە دادەنیشن، عێراق دەبێتە کاراکتەرێکی سەرەکی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادایان نا؟ ئەمریکا لە هەوڵی ئەوایە کە عێراق ببێ بە ئەکتەر و کارکتەرێکی سەرەکی لە ناوچەکە، لەوەی کە پشتیوانی ئابووری بکە و لە ڕووی وزەوە پشتیوانی بکە و هێزی پشتیوانی لە ڕووی شەڕی لەگەڵ داعش و پشتیوانی سەربازی بکات. هەموو ئەمانە وەکە بینین لە ئارادای بۆ ئەوەی عێراق و نەوزێکی پێبێتەوە ببێ بە هێزێک کە بتوانێت پشت بەخۆی ببەستێ، بتوانێت ڕۆڵی ئەوە ببینێت کە هێزێکی هەرێمی بێت لە ناوچەکە. بەڵام ئەوکە بینین ئەم پرۆسەیە لە ئانوساتێکە یا لە شەو ڕۆژێکە نابێت، چونکە چاکسازی ئابووری و چاکسازی سەربازی و چاکسازی لە کەرتەکانی وەکو وزە و نەهێشتنی بەهێزکردنی دەوڵەتی عێراقی هەموو ئەمانە بڵێم کاتیەوێ و ئەبینین ئەمریکا پشتیوانیەکی دەربڕیوە بۆ ئەوەی زەمینەیەک بسازیە تا بتوانن بکەونە سەر ڕێگایەک یا سکەیەک بۆ ئەوەی دەست بەم پرۆسێ بکەن. کەواتە ئێمە لە سەرەتای پرۆسەیەکەین، ئەوە هێشتا هەنگاوی یەکەم ئەگەر نرابێت لەوەی ئەگەر دانوستان بکرێت پاشان ئەو پێشنیارانی کە بانکی نێودەوڵەتی کردوێتی بۆ عێراق وایە عێراق توانێت
ئەو چاکسازیانە بکات و ئەتوانێت پێگەی ئابووری خۆی بەهێز کات و لەگەڵ وڵاتانی دراوسێیدا پەیوەندی داڕێژێتەوە هەموو ئەمانە لەسەر زۆر شت وەستاوە. بەڵێ دکتۆر سەردار بەڕای جەنابە ئەو پرۆژەیە کە ئەمریکا هەیەی بۆ عێراق پرۆژەیەکە لە ئێران گەورەترە پرۆژەیەکە کە دەکرێت بگوترێ کاریگەری ئێران لە هەموو ڕوویەکەوە لە ئێراندا هەر لە عێراقدا ببوورە بەرەو لاوازیەکی تەواوە بە خۆی لە ڕاستیە گۆڕینی جۆری پەیوەندیەکەی ئێرانە لە هێزێکەوە کە بوار بەوە بدا عێراق لە تەرپێی خۆی ببەستێ یا ببێتەوە یعنی لە ڕۆڵێکی نەگەتیفەوە بۆ ڕۆڵێکی دراوسیانەی دیپلۆماسیانەی بێلایەنانە ینی لە ڕاستیە ئەوە هیچ جۆرێک یعنی هیچ پرۆسەیەک ناتوانێت ئێران بە تەواوی کۆتایی پێبێنێت لە عێراق لە ئێستا یا ڕۆڵی نەهێڵێت ئەمە بە ئاسانی نابێت ینی پێویستی بەوەی عێراقێکی زۆر جیاواز بێتە ئاراوە بەڵام ئەتوانرێت ئێستا سەرەتایەکدا بڕێژبووی ئێران ڕۆڵی جیاواز یان کارکتەرێکی جیاواز بێت لە عێراقا لەو ڕۆڵی کە تا ئێستا بینیوێتی. بەڵێ دکتۆر بیلال هاوڕای لەگەڵ دکتۆر سەردار ڕۆڵی ئێران لە عێراقا لە تەسیرەوە تێپەڕی بۆ کۆنتترۆلکردن جاران ئێران ئەمانوت تەسیرێکی زۆری هەیە لە سیاست لە ئابووری لە حکوومەتی عێراقیە بەڵام لە 2010 بەدواوە بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکانی 2010 ئێران بە جۆرە لە جۆرەکان بوو بە حاکمی فعلی لە عێراقا خاکی عێراقی بەکارهێنا بۆ شاردنەوەی سیلاح بەکارهێنا بۆ هێرشکردنە سەر سعودیە بەکارهێنا بۆ هێرشکردنە سەر هێزەکانی ئەمریکای هێزەکانی تەحالوفی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش و هەروەها بۆ تەنانەت کێشەکانی ناوخۆی عێراقیش ینی ئێران بۆ نمونە دەورێکی جددی هەبوو لە هێرشەکەی جێشی عێراقی بۆ سەر هەرێمی کوردستان لە دوای ڕفراندۆم ئەم کۆنتترۆڵە وای کرد کە ینی عێراق وەکو زاتێک وەکو کیانێک زۆر لاواز بوو ئەمریکاش بۆ شێوە تەعاملی لەگەڵ عێراقا کرد کەوا یانەوەیە عێراقیش تەواو تازە بتە محافظەیەکی ئێرانی و بێوەکو ئێران حەساری لەسەر دابنرێ کە ئەمە لە تویتێکی ترەمپە بە ئاشکرا ئەم هەڕەشەیە کرد یانەوەیە کەوا عێراقەکان جارێکی ترین وڵاتەکە ئەکەنەوە ژێدەسەڵاتی خۆیانەوە بنەوە بە ساحێبی ئەم گۆڕانکاریانی کەوا لە ئەنجامی ڕاپەڕینەکەی ساڵی پارا ڕوویدا و ئەنجامی ئەم حکوومەتە تازە ڕوویداوە دەرفەتێکی داوەتەوە جارێکی تر کە عێراق بتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەسێ ئەمە تەنها داواکاریەکی ئەمریکی نییە بەڵکو ئەمە داواکاریەکی عێراقیشە وەکوتم باسی ڕاپەڕینەکەی ساڵی ڕابردوو بەشێکی ئەو تووڕەیە لەوە بوو کە گەنجەکانی شیعی عێراق دانیشتوانی جنوبی عێراق تێناگەن بۆچی لە شارێکی وەکو محافظەی وەکو زیقارا بۆ نمونونەکەەوە نەشەڕی تایفی هەبووە نەشەڕی داعشی هەبووە ڕێژەی فەقیری 145 ئەوان کە سەیری ئەم لەولای خۆیانەکەن ئەیکەنە خەتای میلیشیاکان ئەیکەنە خەتای حیزبەکانیان و ئەیکەنە خەتای ئێران کەوا پشتگیری ئەم حیزبانەکە. باشە دکتۆر بیلال ئێمە لە ساڵی 2002 بە تایبەتی زۆر جۆمان لەو دەستەواژەیە بوو لێرە لە نێوەندەکانی ئەمریکا کە دەیانگوت عێراقێکی نوێ بەڕێوەیە ئێستاش بە هەمان شێوە لە نێوەندەکانە باز لە عێراقی نوێیەکرێ بە تایبەتی لەگەڵ دەستپێکردنی ئەم دیالۆگە استراتیژیانەی کە لە نێوان ئەمریکا و عێراقدا هەیە عێراقی نوێی ئێستا لەگەڵ عێراقی نوێی ئەو سایە چ جیاوازیەکی هەبێ؟ عێراقی نوێی ئێستا جیاوازەکەی ئەوەیە کە دەسەڵاتێکی مرکزی بەهێزی نییە عێراق ینی لەوە چێ نایبی دیموکراسی مەدحێکی زیاد لە حەد بێ بەڵام هیچ نەبێ سیاسەتەکەی یانی مۆڵەقەی نەگرتووە حزبی داعوە لە 2005 و لەسەر حکم بووە بەڵام لە 2010 لەسەر حکم لابراوە تا سەرۆک وەزیران لەوانەوە نەبوو وەزارەتەکان دەسەڵاتەکان ئاڵوگۆڕیان پێ ئەکرێت چوونە ناو حکوومەتەوە بریتێ لە بەشداری بوون لە دەسەڵاتە بۆیە ئەمە وا ئەمە لەلایەکی تر کێشە ناوخۆیەکانی عێراقی ئیسە گرنگترن لە کێشە دەرەکیەکانی بۆ نمونە حکوومەتی عێراقی ئیسە داواکاریەکانی میلەتی عێراق لە حکوومەتەکەیان بریتی نییە لە دەرکردنی هێزەکانی ئەمریکا یاخود دەرکردنی هێزەکانی تەحالوفی نێودەوڵەتی بەڵکو بریتیە لە چارەسەرکردنی کێشەی ئابووری دژایەتیکردنی گەندەڵی و چارەسەرکردنی مەسەلەی کۆرۆنا و کێشەی کۆرۆنا کە ئیسە دروست بووە جاران مەلەفە خارجیەکان تحديدي أكل اسم ملف داخلية كان لما ملف داخلية نشأ إيران تنات أمريكاش والله كان بينية لكوتايا هربي حكومتك عراقي بتواني كيش أبو يسر بكات بتواني كيش
کێشەی سەحیەکە چارەسەر بکات بۆیە عێراق ناتوانێت بەتەنها پشت بە ئێران ببەسێت لەوانەیە ئێران لە مەسلەی شەڕی نێوان لایەنەکانی لایەنە شیعیەکانە یاخود مەسلەی شەڕی نێوان هەرێم و کوردستانە دەورێکی هەبێ بەڵام بۆ ئەم مەسەلانی کەوا ڕەبتی بە خزمەت گوزاری هەیە ڕەبتی بە ئابووری و خۆشگوزەرانی خەڵکەوە هەیە عێراق پێویستی بەوەیە کە پەیوەندیەکی ئاسایی لەگەڵ هەموو جیهانە هەبێت یەک لەوانش ئێران بێت نەک تەنها ئێران و لەسەر ئێران هەموو لایەک لە خۆی تووڕە بکات. بەڵێ بابزانم دکتۆر سەردار ڕای چیە لەسەر ئەم عێراقە نوێی کە ئێستا باز دەکرێت لە هاوکاتی ئەم دیالۆگە استراتیژیانە دکتۆر سەردار فەرموو. ترسی من لەوەیە کە نخبەی عێراقی زۆر دابڕاوە یا جیاوازە لەوەی کە خەڵکی عێراق چیەوەی خەڵکی عێراق ئێستا تووڕێە ناڕازیە خۆپیشاندانەکە ئەفشار دروستەکە بەڵام ئەو نخبەیە کە هەیە لە قۆناغێکایە کە ئەوێت بەڕاستی داهاتی عێراق چەکی عێراق پەیوەندی عێراق هەمووی کۆنتترۆلکە بە ئاراستەیە کە لە بەرژەوەندی خۆی ئەو نخبەیە لە نێو خۆیان بڕای بە یەک نییە ئەترتلەیەک هەرچەندە ڕەنگە سەرۆک وەزیران بە خێرایی بگۆڕێ لە عێراق هەرچەندە ڕەنگە حکوومەت بێت و بڕوە بەڵام ئێمە زانین کە دەسەڵاتدارە ڕاستەقینەکان لە عێراق گۆڕانکاری ئەو تۆیان بەسەران نەهاتووە جا ئەمە وای کردووە ینی من گومانی ئەوەم هەیە کە ئەم ئەکتەرە نوێیانەی کە بەتایبەتی ئەمریکا پشتی بێ بەسێر لەوەی کە شەقامی عێراقی یا خەڵکی عێراقیان ناڕزەکانی عێراقیات تەنانەت مەرجعیەتیش یا ئەو سیستەمی هەڵبژاردنەی کە تازە بڵێم لە پەرلەمان تێپەڕێنراوە بە هیوان لە هەڵبژاردننی داهاتوودا بەپێ ئەو سیستەمی هەڵبژاردن بکرێتەوەمانە ببێتە هۆی گۆڕانکاریەکی ڕادیکاڵانەی بەو جۆرەی کە عێراق پێویستی پێێتی و هەتا بتوانین قسە لەسەر عێراقێکی نوێ بکەین ئەو هێزانەی کە هێشتا خاوەنی چەکن بە چەکی لە دەرەوەی حکوومەتیش فشارەکەن لەسەر ئاراستەکانی حکوومەت ئەبینین چەندێ حکوومەت ڕێگری هەیە لە ئەوەی کە بەجددی بتوانێت وەرچەرخانی یا گۆڕانکاری ڕاستەقینە بکە بۆیە سراعێک دروستە بێت لە نێوان ئەوانەی کە کۆنتترۆڵی سەرچاوەکان و هێزەکان و بڵێم پێگەکانی عێراقیان کردو لەگەڵ ئەوانەی کە یانوێ گۆڕانکاری بکەن جا ئایا ئەمە بەرەوکوێ ئەڕوات هێشتا ئەمە بێت چاوەڕێ بکەین. بەڵێ من دەگەڕێمەوە بۆ لاتان ئەلبەتە خۆشەویستان نابێ ئەوەمان لەبیر بچێت کە عێراق بەردەوام لە ناجێگیریەکی ئاسایشیدایە ناجێگیریەکی ئاسایشی بەو ئەندازەیە کە سەرۆکوەزیری وڵاتەکە دادەنێ بەو ڕاپۆرتە هەواڵیانەی کە پێی دراون و ویستراوە بیکوژن. چوون بۆ مووسڵ لەگەڵ ئەوەشدا کە دەستگا هەواڵگریەکان زیاد لە راپۆرتێکیان پێدام و دەیانگوت مەچۆ چونکە مەترسی کوشتن لەسرە منیش پێم وتن پشت بە یەزدان هەردەچم ترساندن و ناچارکردن کارم تێناکەن من بە ئامانجی خزمەتکردنی وڵاتەکەم هاتووم. ئەم حکوومەتە نوێیەی مستەفا کاظمی بڕیاری چاکسازی داوە بەڵام هەتا ئێستا دیار نییە ئایا چەندێک دەتوانێت ئەو پەیمانانەی کە داونی جێبەجێیان بکات. ئەو ڕێو شوێنانەی دەیانگرینە بەر بۆ چاکسازین و بە مەبەستی باشکردنەوەی ڕەوشی دارایی و کارگێڕیە هەندێک هەن نایانەوێت ئەو چاکسازیانە بکرێن بە تایبەتی گەندەڵکەرن چونکە بەرژەوەندیەکانیان تێک دەچێت. هاتنی حکوومەتی نوێی عێراق لە کاتێکدایە کە نرخی نەوت بە تەواوەتی دابەزیوە و هەروەها حکوومەتی عێراقی پشتێکی تەواوی بەداهاتی نەوت بەستووە هەم بۆ درێژە پێدانی خزمەتگوزاریەکان و هەمیش بۆ ئەو چاکسازیانەی کە بڕیارە بکرێن. عێراق بڕیاریداوە وابەستەی بڕیارەکانی ئۆپێک بێت بڕیاری گونجاون و ئێمەش وابەستەین پیانەوە تا کۆتایی ئەو وادەی بۆیان دانراوە بەڵام ئەمە بەومانایە نییە کە بڵێن پێش نیازمان نییە تا بیخێنە بەردەمەندامانی تر هەوڵی قەناعەت پێکردنیشیان دەدەین. دکتۆر بیلال بەڕای تۆ ڕێککەوتنێکی استراتیژی نوێ جیاواز لەوەی ساڵی 2010 لە نێوان ئەمریکا و عێراقدا دەبێتە مای ئەوەی کە بگوترێ ڕەوشی ئاسایشی عێراق بەرەو جێگیری دەبات؟ هەڵبەتە ئەم دیالۆگە پشت ئەبەسێت بە ئیتفاقەکەی 2010 کە ئاماژەت پێکرد باس لە ئیتفاقێکی تازە نییە بەڵکو باس لەوەیە کەوا جارێکی تر پەیوەندیەکان بگەڕێتەوە سەر ئەساسی ئیتفاقی 2010 نەک لەسەر گۆڕینە و ئاڵوگۆڕی نامە لە نێوان هەردوو لادا لە ساڵی 2014 کە تایبەت بوو بە یارمەتیدانی
ئەمریکا و دوایی مەجلیسی ئەمنی ئومەمی متحیدە بۆ جەنگی دژی داعش. ئەوە بوو کە پێشتر ئاماژەم پێکرد کە باس لە پەیوەندیکردنەوەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانە. سەقامگیری عێراق کێشەی گەورەی هەیە، کاکسەردایش ئاماژەی پێکرد و جنابیش ئاماژەت پێکرد. عێراق هەمیشە لە لێواری ئەوە بۆکەوە ببێتە ئەمەی کە ئەکادمیکان پێڵێن فیل ستیت یاخود دەولەی فاشیلە. ئەم ترسەی دایمە لەسەری هەیە تا دوێنێ کێشەکان زیاتر لە داعشەوە بوون، لە مەترسیە دەرەکیەکانەوە بوون، بەڵام دەرکەوتووە کە کێشەی گەورە سەبەبی گەورە بۆ ناسەقامگیری لە عێراقا لە ڕاستیە کێشە ناوخۆییەکانە. لەوانە مەسەلەی ئابوووریەکی پشەڵ کەوا پشتە بەسێ بە فرۆشتنی نەوت داهاتێکە کەوا کۆنتترۆلی سعرەکەی لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیانی و لە خۆی گەورەترە لەلایەکی تر بوون میلیشیا، دەسەڵاتی میلیشیا کە هەندێک جار لە دەسەڵاتی دەستگا ڕسمیەکان گەورەترە لەلایەکی تر، و لەلایەکی تر باڵادەستی حیزبەکان بەسەر دەستگاکانی حکوومەتە بوونی گەندەڵیەک کەوا گەندەڵیەکە لەسەر مستەوای استراتیژی عێراقی لاواز کردووە. وەکو باسم میلیشیاکان ئیسفادەی لێ دەکەن، داعش ئیسفادەی لێ دەکا و بە هەمان شێوە ئەبینین کە حکوومەتەکان لە عێراقا لەسەر ئەساسی گەندەڵی ئەگۆڕێن. و کێشەیەکی تر کەوا تا ئیسە چارەسەر نەبووە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی عێراقن کەویش چەند لایەنێکە گرێتەوە لە نەوتەوە لە داهاتەوە لەسەر مەسەلەی ناوچەکانی کە دابڕاون لە نێوان هەردوو لادا، هەتا ئەم مەسەلە تازانەیەکەوە ئێستا پیابوون لەسەر مەسەلەی کێ بەشی کێ ئەخوا و کێ بێتە وەزیر و کێ بێتە دەسەڵاتدار و ئەم پۆستانە چۆن دابەشەکرێن. ئەمانە هەمووی جۆرە کێشەیەکن کەوا حکوومەتەکان هەر یەکەوجی هێشتووە بۆ ئەوەی دوای خۆی و هەر کەسێک سەیری بەرلوتی خۆی کردووە، کەس لەسەر کێشە استراتیجیەکان چارەسەری نەکردووە، بەڵام لەگەڵ هەر حکوومەتێک و هەر ساڵێکا کێشەکان قوڵترە بوونەوە سەیری کێشە ئابوووریەکە بکە لە بەرەوەی کەوا 2003 و 2005 تا دوای چارەسەر نەکراوە سەرێکی ئیمڕۆ چارەسەرەکەی زۆر گورسترە وەکو نەخۆشیەک وایە هەتا زیاتر لێی گەڕی خراپترە بێ. دکتۆر سەردار لەسەر میلیشیاکان ئەگەر هاتوو عێراق و ئەمریکا گەیشتنە ڕێکەوتن و هەموو شتێک بەو شێوەی کە پلانی بۆ دانراوە و بەرنامە ڕێژی بۆ کراوە جێبەجێ کرا، هێزی میلیشیایی لە عێراقدا چیان لێدێ؟ بە تایبەتیش مەبەستم لەو میلیشیانەیە کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن لە ناو بەغداوە، ینی خەڵکی عێراقی خۆیان دەڵێن میلیشیاکان بوونەتە دەوڵەتی ناو دەوڵەت. ئەمە یەکێکە لە گرێکوێرەکانی عێراق. عێراق ئەتوانێت ئەو هێزانە هەڵوەشێنێتەوە یا بهێنێتە ناو سوپای عێراق یا هێزی ناوخۆی عێراق. ئەزمموی پێشتر هەیە لەوە کە هاتنی و هێزانە بۆ ناو وەزارەتی ناوخۆ بۆ نمونە لە بڕیەوەی وەزارەتی ناوخۆ ئەوان بهێنێتە ناوە، ئەوان بوون بە خاوەنی وەزارەتی ناوخۆ. بۆیە یەکێکە بێت لە کێشە سەختەکان کێشەی ئەوەی چەک. ئەم پرسی چەک لە عێراقا تەنانەت لە کوردستانیش پرسێک تەنها هێزی چەکدار نییە، ئەمە پرسێکە پەیوەندی بە داهاتەوە هەیە، پەیوەندی بە سیاسەتەوە هەیە، پەیوەندی بە فشارکردنەوە هەیە بۆ بوونی پێگە، پەیوەندی بە پەیوەندی هەرێمایەتیەوە هەیە. بۆ یەکە بیر لە چەکەکەینەوە، بەتەنیا بیر لە گرروپێکی چەکدار ناکەینەوە کە بێ ڕێکیان خینیان موچیان دێنێ یا پەیوەندیان ببڕین لەوە ببێ، بیر لەوە بکەینەوە کە ڕەهەندی بەرژەوەندی گەورەی ئابووری ئەمە ئامرازێک بەکارهێنرێن بۆ چ مەبەستێک بەکارهێنرێ بێ مامەڵە لەگەڵ هەموو ئەم ڕەهەندانەیە بکرێت. ئەگەر نا ئەوە بە زەبر یا بەهێز چارەسەر کرێ، ئەوە ئەگەری هەوە هەیە عێراق بەرەو شەڕی بەرەو شەڕی ناوخۆ بە یا بەڕی بەرەو ڕوبەڕووبوونەوەی چەکداری با لە نێوان ئەم هێزانەدا. بۆیە پرسی چەک لە عێراقا یەکێک لە پرسە هەستیارەکان هەر لە پرسی پێشمەرگەوە تا پرسی میلیشیاکان، بەوەی کە چۆن ئەم هێزە ئەگۆڕی بۆ ئەوەی هێزێک بێت لەژێر حکمی یاسا بێ، بەوەی هێزێک بێ کە سەر بە سیستەم بێ، بەوەی هێزێک بێ کە بتوانی بڵێم ڕێکی خەی یا سزای بدەی یا بتوانی یا نوێ بێتەوە یا ئەمانە، یعنی هەموو کێشەی هەرە گەورن لە عێراقا و لە ڕاستیە سیستەمی سەربازی و سیستەمی چەکداری یعنی حکومداری چەکداری لە عێراق مۆدێلێکە پێویستە بە شێوەیەکی تایبەت دراسە بکرێت، چونکە پەیوەندی ئیتنی هەیە، پەیوەندی تایفی هەیە لەگەڵ ئەمانە، پەیوەندی هەرێمایەتی هەیە، پەیوەندی ئابووری هەیە. بۆ خۆی هەموو ئەمانە وەکو دەستگایەکە ببیری لە بکەیتەوە کە وەکو دەستگایەک بیری لەکەیتەوە ئەبێ هەموو ڕەهەندەکانی لەوەی کە ڕەفتاری شێوازی مامەڵەی بەرژەوەندی ئاسایشی
ئەو شتانەی بەدەستی هێناوە چۆن لێ وەرەگریتەوە چۆن چی ئەدەیتێ لە بەرامبەریا چۆن دڵنیایەکی لە داهاتووە چی بەدەست دێنێ هەموو ئەمانە کێشەی گەورەن بۆیە ینی دروستبوونی سوپایەکی لە عێراقا لەوەی کە سوپایەکی بێ پەیوەندیەکی مەدەنی سەربازی هەبێت لە نێوانیانەوە مەدەنی بتوانێت حکمی ئەو سوپایە بکاوە سەر ئەمە پرۆسەیەکی زۆر درێژخایەنە ینی سیڤڵ میلیتەری ریلیشنشیپ لە عێراقا بەوە نایەتە ئاراوە کە تۆ شەڕی میلیشیاکان ڕەنگەوە هەنگاوێکی گەورە بێ بەڵام پێویستی بە کاری زۆرترە بەڵام ترسیەوە هەیە هەم ئەمریکا و هەم هێزەکانی هاوپەیمان ڕەنگە پەلیان بێ ڕەنگە ئەو شو درێژیان نەبێ ڕەنگە تااقەتی ئەویان نەبێت لەگەڵ هەموو ڕەهەندەکانی ئەم پرستا دەستیان تێکەڵکەن و مامەڵە بکەن و لەگەڵ کێشەی لایەنی فکریەتی لانی کەسووریەتی لانی سیاسەتی لانی ئابووریەتی لایەنی بەڵام ژیانی ڕۆژانەیەتی کە چەندین هەزار خەڵک لەسەر ئەمە ئەژین وەکو بژێویەوانە یعنی ئەگەر سەیریکەی لە کوردستانەوە تا بەسرا لەوەچێ بە ملیۆنان خەڵک لەسەر ئەو سیستەمە ئاسایشیە ئەژی کە لە ناوچکا هەیە ینی یەکێکە لە سەرچاوەکانی بژێوی لە کاتێکە ئابووری گەشە ناکا بۆ تۆ چیەک ینی یەکێک لەو مۆدێلانەیەکەوەی کە سوپای عێراق هەڵوەشێنرایەوە لە هاتنی ئەمریکەکانەوەنە ئەو هەموو کێشەیە دروست کرد ئێستاش ئەمە بە هەمان شێوە بێ بیر لەوە بکرێتەوە کە ئەو هەموو خەڵکەی کە چەکدارن و ئەمە ینی ئابووری شەڕ هەیە لە عێراق چۆن ژیان و گوزەرانیان دابین بکرێ دکتۆر بیلال بەڕای تۆ ئەمریکا دەتوانێت ینی هەر هیچ نەمێ یارمەتی دەربێ بۆ عێراقیەکان لە کاتێکە ئێمە پێشتر بینیمان پەرلەمانی عێراق بەرنووسی بڕیارێکی پەسەند کرد بۆ چوونە دەرەوەی هەموو هێزە بیانیەکان لە عێراقدا بە هێزەکانی ئەمریکاشەوە لێرەش لە واشنگتن ینی ئاماژە بەوە دەکرێت و کاربەدەستانیش باسی دەکەن کە هێزەکانی ئەمریکا لە عێراقدا کەم دەکەنەوە ئەگەر بە تەواوەتی نەکشێنەوە. پرسی هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش چەند ڕەهەندێکی هەیە. سەرەتا ڕەهەندێکی عسکەری و ئەمنی هەیە ئەویش بەوەیە کە شەڕ لەگەڵ داعش بکرێت. داعش ئێستا وەکو خلافەتێکەوە خەڵکی لە بەردەسابێ و زەوی لە بەردەسابێ لە ناو براوە بەڵام ئەندامانیان بەردەوامن لە ئەمخوا ئامادەکردن لە ڕمانگی ڕەمەزانە بینیمان کەوا چەند پرۆسەیەکی گرنگیان ئەنجامدا و ئەو دۆخەی کەوا داعشی دروست کرد بەجۆرە لە جۆرەکان لە ناو نەبراوە ینی ئەو ناوچانەی کەوا لەژێر دەسەڵاتی داعشا بوون و ئێستا گەڕاونەتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی میلیشیای شیعە حیمایەتیان ئەکا و زاڵە بەسەریانەوە دی هەر ئەمەش بوو کاتی خۆی وای کردکەوە بەشێک لەو دانیشتوانی ئەو ناوچە سونیانە ینی مقارنەیەکی میلیشیایەکی شیعە بکەن لەگەڵ مثلەن گروپێکی تیرۆریستی سونیە و لەوەی ئەمیان لەوتر پێ باشتر بوو بێ کە هەندێک لە گلەیەکان کە ئەکرا کاتی خۆی ئەم مەسەلەیە بوو. ئێسش بەشێک لە مۆزوع لە ئارایە بەشێک لەو کامپانەی کەوا خانەوادە و کەسوکاری داعشیتیایە بەبێ ئەوەی کەوا نەبچنەوە ناو وڵاتەکانی خۆیان نەمەحاکەمە بکرێن دی ئەم مناڵانە گەورە ئەبن ینی چاویان کردوتەوە داعش حاکم بووە و ئیسش لە ئەم سژنا بێت یاخود لە کامپەکانە بێت بە جۆرە لە جۆرەکان ینی ئەم تربیەتە بەردەوامە بێت لەسەر مەسەلەی ئەوەی کەوا ئێمە مەزلومین و تەنها چەک حەلە و تەنها تند و تیژی حەلە بۆیە ئەمە ترسێکی ترە ئێستا کە داعش لاوازە لە بەرەوەیە کە ڕۆژانە چ لە ڕێگەی دەستگا هەواڵیەکانەوە بێت چ لە ڕێگەی پرۆسە عسکەریەکانەوە بێت زەختێکیان لەسەرە بۆی کەوا جارێکی تر زین و نەبنەوە. ئەمە لەلایەکی تر حکوومەتی عێراقی ینی ئەگەر وەکو حکوومەت باسی بکەین چوەکو لایەنە سیاسیەکان باسی بکەین گرنگی ئەمە ئەزانن بەڵام بەشێکیان بیریان چۆتەوەکەوە 2014 کاتێکەوە داعش عێراقی و بەغداش داگیر بکە بۆچی ئەو خەلەلانە چی بوون ئەو کێشانە چی بوون ئەم کێشانە چارەسەر نەکراون چه مەسەلەی ناوچە جێناکۆکەکان بێت چه مەسەلەی پەیوەندیەکانی نێوان شیعە و سوننە بێ بەتایبەتی ئەمە خاڵێکی ترە. خاڵێکی تر بەشێکی تریان ئەوە لەژێر تەسیری ئێرانان کەواتۆ ئەبێ ئەمریکا دەربکەی نازانن ئەگەر هێزەکانی ئەمریکا دەربچن ئەم 85 وڵاتەی تر کەوا ئەندامی ئەم هاوپەیمانێتیان یاخود هیچ نەبێ ئەو 12 وڵاتەی کەوا لە عێراقا شەڕکەریان هەیە ئەگەر ئەمریکا بڕوات ئەوانیش ڕۆن ینی ئەمریکایەکەوە قاعدەی عسکەری تەرتیب بکات وەک بڵێ ئەو هێزەیەکەوە هەموو لایەنەکانی تر ڕێکە خات
وە گەورەترین هێزە ئەگەر هاتوجێشی ئەمریکا بە 8,000 جوندەکەیەوە بڕوات ینی ئیسپانیا بخۆی بە 50 جوندیەوە خۆ نامێنێتەوە بە شەڕی داعش بۆیە ئەمەش ئەوە بوو کە پێشتر ئاماژەم پێکرد مەسلەی دەرکردنی هێزەکان داواکاریەکی جددی عێراقی نییە بەڵکو زەختێکی ئێرانیە ئەگەنا کاتێکەوە عێراقیەکان لەنەوە خۆیانە قسە ئەکەن باسی داواکاری عێراقیەکانەکەی هەموو کێشە ناوخۆیەکانن کە بریتێ لەو کێشانەی کە خەڵک دانیشەنانە خۆ باسی چیەکە لە ماڵە عێراقیەکانە کاتێک خەڵک بەربەنگە کاتەوە یاخود ناوچەی بەیانی ئەخوا کەس باسیەوە ناکە ئایا هێزەکانی ئەمریکا بمێنەوە یا هێزەکانی ئیسپانیا دەرچن باشە خەڵک باسی مەعاشەکە خەڵک باسی نەخۆشی کۆرۆناکە خەڵک باسی بژانەوەی ئابوووریەکە ینی وەکو ئاماژەم پێکرد پێشتریش خەڵکێوێ بڵێ منیش نەوتم هەیە و خەڵکیش نەوتی هەیە منیش مەسەلەن لەم ناوچەیان و خەڵکیش لەو ناوچەوەیە بۆچی منەبێت لە برسا بمرم بەڵام ئەوە قەتەرە و ئەوە سعودیە و ئەوە کوێیتە و کاکەەوە خۆ ئوردن نەوتەکەشی نییە ئەو نە کێشەی شەڕیان هەیە و نە کێشیان لەگەڵ ئێرانە هەیە بۆچی تەنها عێراقە جوابەکەشی ئەوەیەکەوە تۆ چەند بەرپرسێکت هەیەکەوە لە جاتی خەمی مەسلحەتی وڵاتێکی خۆیان بێت هاوڵاتی خۆیان بێت خەریکی خزمەتکردنی ئەجندایەکی دەرەکین کاتێکیش کەوا سەری ناوخۆوەکەن وەکو مافیا تەعامل لەگەڵ ئابووری عێراقیەکەن نەک وەکو دەوڵەتدار و دەوڵەتمەدار ئەمانە بەڕای من مەسلەی تقریبا ئەمریکاش تا حدێک ئەمەی بینیوە گۆڕانکاریەک جەناب باسی ئەمریکاشت کرد گۆڕانکاریەک لە بۆ چوونی واشنگتنە ڕوویدا سەرەتا کە ترەمپ هاتە بوو بە سەرۆکی ئەمریکا عێراق بەشێک بوو لەو شەڕانەی لەو جنگانەی کەوا ترەمپ ناوی نابوو ئەو جنگانەی کەوا کۆتاییان نایەت هەڵبەتە ئاماژەی بە ئەفغانستان دەکرد ئاماژەی بە عێراق دەکرد ئاماژەی بە وجودی ئەمریکی لە سووریا کرد کاتێکەوە ئێران عێراقی بەکارهێنا بۆ هێرشکردنە سەر ناوچەکە و بۆ هێرشکردنە سەر ئەمریکا مەلەفی عێراقی لەم مەلەفەی شەڕە ناکۆتاییەکانەوە گۆڕا بۆ مەلەفی دووەمی سیاسەتی دەرەوەی ترەمپ ئەویش کە بریتێ لە زەختکردن لەسەر ئێران بۆ ئەوی کەوا چۆکی پێدا بێنە و جارێکی تر بە شروطی ئەمریکی مفاوەزات بکاتەوە کاتێکەوە مەلەفی عێراقی گۆڕا و هاتە سەر مەلەفی دژایەتیکردنی ئێران ئەمریکا جارێکی تر سوور بوو لەوەی کەوا ئەگەر حکوومەتێکی عێراقی داوا بکا کە ئەمریکا انسحاب بکا وەکو 2011 ئەو ئەمریکا ئەکشێتەوە بەڵام بە داوا و بە تەلەبی ئێرانی ئەمریکا لە عێراق ناکشێتەوە دکتۆر سەردار ئەگەر بێت و ئەگەر هاتوو یان ئێمە تەنها گریمانەیەکە ئەم دانوستان استراتیژیانەی نێوان بەغدا و واشنگتن شکستیان هێنا ئەنجامێکی نەبوو چی ڕووەدا بەڕای تۆ خۆی بەڕای من ئەم دانوستانە درێژە کێشێ یەکێک ڕەنگە لە هۆکارەکانی ئەوە بێت زەمینە بسازێنێ بۆ ئەوەی هەتا هەڵبژاردننی داهاتووی ئەمریکا جۆرێک لە هێمنی دروستکە ئەگەر هاتوو سەرکەوتوو نەبوو ئەم دانوستانە ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە دۆخەکە بگەڕێتەوە بۆی کە ئەمریکا ئامادە بێت بەڵام بەو لە یان وەکو سەرباز وەکو هێزێک بەڵام ئەیترە بوارەکانی تر نەچێ هیچ پەیوەندیەکی استراتی یان پەیوەندێکە استرات نەبێ بە استراتیژین لە ژێر بنەمای یاسا و ڕێسایەکان نەبێت و لایەنی ئابووری و کەلتوری و وزەی و هەموو ئەو لایەنەکانی تری ڕەنگە بوەستێت یا پەکی بکەوێت و باوەڕ ناکەم لە ئێستا ینی ئەمریکا بڵێم بەو شێوەیەکی وەها لە عێراق بکشێتەوە کە بڵێم وەها دەرکەوێت کە لەژێر فشارە یان ناچارکراوە یا دەرکراوە یا هینوانە بۆیە پەیوەندیەکە تەنیا تەسکە بێتەوە بۆ پەیوەندیەکی سەربازی ئاسایشی و لە بوارەکانی ترا گەشە ناکا و تر ئایا ئەمریکا لەکوێ بنکەکانی ئەبێ و چالاکیەکان و ئەولەوێتی چییە بێ لەو کاتا لەسەرەوە وەستاوە کە دۆخەکە چۆنێت ئەگەر بە هەڵەدا نەچوو بم دکتۆر سەردار ساڵی 2015 بوو ئەو کاتە مستەفا کازمی سەرۆکوەزیری ئێستای عێراق ڕۆژنامەوانێکی ناودار بوو لە عێراقدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر دەنووسێ ئەو کاتە لە 2015دا دەنووسێت پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنگتن پێویستی بە پێداچوونەوە هەیە ئەو پێداچوونەوەی چمانایەکی هەیە لای کازمی ئەوە لە ڕاستیا وتارێکە لە ئەلمۆنیتەر نووسیوە دێ و کاتە ڕۆژنامە نووس بووە لە عێراق لەوە ناڕازی بووە کە پەیوەندیەک نییە کە بڵێم ڕەزامەندی هەردوو لای لێ بێتوانە پێویستی بەوە هەیە کە پیادەچوونەوەی بکرێت بەوەی کە بکرێتە پەیوەندیەکی استراتیژی ئێستا نازانم
کازمی لەسەر هەمان ڕایە یا ئەتوانێت لەسەر هەمان ڕابێ لەژێر چێ فشارێکایە چۆن بڕیارەدات خاوەنی چێ استراتیژەکە بۆ سیاست 5 ساڵ زۆرە ئەڵەن هەفتەیەک زۆرە بەڵام 5 ساڵ زۆرە. بەڵێ من دەگەڕێمەوە بۆلاتان ئەلبەتە یەکێ لە کێشە هەرە سەرەکیەکانی سیاست لە عێراقدا دەستێوەردانی دەرەکیە وەکوەر پێشتر لە بەرنامەیەدا ئاماژەمان پێکرد دەستێوەردانەکانی ئێران بەڵام بە هەمان شێوە دەستێوەردانی تورکیاش لە عێراقدا هەیە. Pençe Kartal Kot harekatımız büyük bir başarıyla بە بەشداری ئێوە و قوربانی و قارەمانەتی ئێوە کردە لەشکریەکانی چنگی هەڵەوە سەرکەوتنی مەزنی بەدەستهێناوە و مۆڵگەکانی تەرۆریستان وێران کراون. yerle bir edildi. شیکەرەوە لەو بڕوایەدان پێویستە ئەمریکا بە وردی بڕوانێتە سیاسەتەکانی خۆی لە ناوچەکەدا چونکە ئەگەری پەرچەکردار بە دوور نازانن بە تایبەتیش لەلایەن ئێرانەوە. ئایا هەر بەڕاستی تۆڵەکردنەوە باڵادەستیمان دەداتێت یان تەنها جۆرێکە لە خولانەوە کە دەشێت لە کۆتاییدا ئێران ڕێگەیەکی پێ بدۆزێتەوە بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت جا ئەگەر ئەوە ڕوویدا ئەوە ینی ئێران بەرەو بردنەوەی گرەوەکە دەڕوات. دکتۆر بیلال دەگەڕێمەوە لای جەنابەت بە پرسیارێک ئەلبەتە دەستێوەردانی دەرەکی لە عێراقدا زۆرە ئێستا کاتێک کە ئەم بەرنامەیە تۆمار دەکەین کۆماندۆکانی تورکیا هاتوونەتە ناو باکووری کوردستانەوە یا ببوورە هەرێمی کوردستانی عێراقەوە باکووری عێراق مەبەستمە ڕێکەوتنی استراتیژی دۆستایەتی نزیک لەگەڵ واشنگتندا ینی کارێکی وا دەکاکە کە ئەم جۆرە دەستێوەردانە دەرەکیانە لە ڕووی لەشکریەوە لە ڕووی سیاسیەوە لە عێراقدا هەر هیچ نەبێ کەم بکاتەوە وڵاتێکی وەکو تورکیا لە هێرشکردن ڕابگرێ تۆپبارانەکانی ئێران بوەستێنێ یا هەر شتێکی تری لەو بابەتە. کاک بڵێن پرسیارێکی گرنگە لەوە ئەچێ ئەمریکا بتوانێت دەورێکی ئیجابی هەبێت بە جۆرەکان ئەگەر عێراق وڵاتێک بێت کە دوژمنایەتی ئەمریکا نەکات ئەمریکا بتوانێت پشگیری دیپلۆماسی عێراقی بکات بەڵام کێشەکە لە بەشەکەی دووەمایە کە باسم لە دیپلۆماسی عێراقیایە عێراق تا چەندێک ئەتوانێت بە تورکیا بڵێ مەیە یاخود بە ئێران بڵێ قەسف مەکە ئەم جۆرە لاوازیەی عێراقە دیپلۆماسیەتی عێراقیە کەوا ئەوەی خەمی مەسلحەتی بۆ نمونە ئێرانێتی ئەوەی خەمی مەسلحەتی خۆی نییە تا چەندێک بۆ نمونە ئەنقەرە بەغا بەجددی ئەگرێ ئەگەر هاتوو بەغا بچێ مەسەرەن گلەیی بکات یاخود عێراق هەڕەشە بکات بڵێ من ئەچم شکات لە ئێرانەکەم یاخود شکات لە تورکیاکەم ئەگەر عسکەری نەتوانم دیفاع لە خۆم بکەم ئەچم لە مەجلیسی ئەم دیفاعیان لێ یەکەم بڵێم ئەمانە مەسەرەن سەروەری خاکی من پێشێلەکەن ئەمە لاوازی عێراقە کەواوا ئەکات ئەم وڵاتانە بە کەیفی خۆیان دێن و دەچن و قەسفەکەن و سار و خەتەقێن و ئەوەتانە ئیمڕۆ کۆماندۆسیان ناردووە ئەمەیە کە باس لە گەڕانەوەی عێراقیەکەین بۆ دۆخی ئاسایی خۆی ئەم کێشانش بەڕاستی کێشەکان لاوازی ناوخۆیین بڕوان ناکەم چارەسەرێکی دەرەکیان هەبێ هەروەکو چۆن کێشە ئابوووریەکانی عێراق پێویستی بە چارەسەر و چاکسازی ناوخۆیی هەیە بە هەمان شێوە کێکانیش پێویستی بە چارەسەری ناوخۆیی هەیە بیرمان نەچێ ینی جیهانی ئیمڕۆ زۆر جیاوازە لە جیهانی 2023 مەسلەی کۆرۆنا هەموو دنیای گرتوتەوە مەسلەی کێشەی ئابووری تەنها عێراق نییە کەوا مشکلێکی ئابووری هەیە هەموو دنیا کێشەی ئابووری هەیە جاران لە ڕۆژهاڵاتی ناوەڕاستە تەنها لە عێراقا شەڕ هەبوو ئیستا تۆ لە لیبیا شەڕت هەیە لە یەمەن شەڕت هەیە لە سووریا شەڕت هەیە بۆیە بڕوا مەکە فریار ڕسێکی دەرەکی بێت فریای هەموو کێشەکانی عێراق بکەوێت و مەشاکلەکانی عێراق چارەسەر بکات لە کۆتاییە هەرەبێ ئەم نخبە حاکمی کە لە عێراقا هەیە و لە کوردستانیشا هەیە بە جۆرە لە جۆرەکان چاوەڕێی سوپەرمان نەبن خۆیان لەسەر پێی خۆیان ڕاوەست. بەڵێ دکتۆر سەردار دێمە لای جەنابەت ئەمێ بزانم کاریگەری ئەم جۆرە دیالۆگە استراتیژیای بینی ئەمریکا و عێراق چ جۆرە کاریگەریەشی دەبێت لەسەر هەرێمی کوردستانی عێراق ئەگەر بگەنە ڕێکەوتن ئەگەر نەشکەنە ڕێکەوتن پەیوەندی باشی ئەمریکا و عێراق لە قازانجی هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان دەرفەتێکی باشتری هەیە لەوەی کە ڕەنگە بڵێم ئەمریکەکان بە ناوچێکی هێمنی وەرگرن بە تا ئاستێک وهای تەماشا بکەن کە بنەمایەکی ئەوە هەیە بۆ گۆڕانکاری ئەگەر پشتیوانی بەڵام بۆ نمونە بینین ئەمریکەکان چەند ساڵێکە ئەیانەوێ هێزێکی ڕێکخراوی سەردەمیانە لە کوردستان دروست بێت بەڵام کێشەکەی کوردستانیش بەداخەوە ئەوەیە کە ناتوانێت
سوودمەند بێ لەو پشتیوانیانە بەو شێوەیە کە پێویستە ناتوانێت هێزی پێشمەرگە ڕێک خاتەوە بەو جۆرەی کە بتوانێت ببێتە پارتنەرێکی هێزی ئەمریکەکان و هێزە ئەوروپیەکان یا کۆمەلگای نێودەوڵەتی. ئەمە یەکێکە لەو دەرفەتە زێڕینانەی کە هەرێمی کوردستان ئەتوانێت بکاتە بنەمای بڵێم پێکەوە بەستنی کۆمەلگای نێودەوڵەتی و هەرێمی کوردستان لەسەر پەیوەندی ئەوەی کە هێزێک هەیە لەسەر خاک، هێزێکی ڕێکخراوە، هێزێکی سەردەمیانەیە، هێزێکە کە ئەتوانێت چەکی نوێ بەکاربێنێ، هێزێکە پێویستی نییە بەوەی کە هەمیشە ڕێکی خەیت و ڕای بێنیت و فێریکەی خۆی ئەتوانێت ئەو بنەمایانە بۆ خۆی داڕێژێ. ئەو 32 خاڵەی کە ئەمریکیەکان و دایان ڕشتووە بۆ پێشمەرگە ئەگەر بێت و نیوەشی جێبەجێ بکرێت لەو 3 ساڵ یا 5 ساڵی داهاتووە، ئێمە ئەبینە خاوەنی بنەمایەکی وەها کە پەیوەندیەکە لە دیپلۆماسیەکی سەربازیەوە دا ئەڕوا بۆ ئەوەی کە بوارەکانی تر بگرێتەوە، چونکە تۆ ئەگەر بووی بەجێی بڕوا، ئەگەر بووی بەو هێزەی کە ئەتوانی سوودمەند بیت، بەو هێزی لە جیاتی ئەوانی تر ئەتوانی ڕۆڵەکان بگەڕی لەسەر ناوچەکە ئەو هێزەی کە نزیکی لە شوێنی قەیرانەکانەوە ئەتوانی کاریگەری هەبێ لەسەر گەشەنەکردنی قەیرانەکان. هەموو ئەمانە وەهاکە هەرێمی کوردستان نزیک بێتەوە ببێت مایەی سەرنج، مایەی پشتیوانی لە ڕێگەی ئەمەشەوە زمینە ئەسازێت، چونکە بنەمای ئاسایشی بنەمایە بۆ ئەوەی ئابوووریەکی باشتریش داڕێژ دێتوانێت. بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان سوود نابینن لەمە، بۆیە هەرێمی کوردستان نیگەرانە لەوەی ئایا ئەمریکا چی ئەکات و سیاسەتی چیە و چ ئەمێنێتەوە یا ئەڕات، بەڵام لەمان کاتیشتا سوودمەند نییە یا بەو ئاراستەیە ناڕوە کە چۆن لەگەڵ ئەمریکادا زیاتر یعنی ببێتە جێگەی باوەڕ، ببێت پەیوەندیەکە دەستگایی بکات لەوەی کە بیکاتە. من لە نزیکەوە ئاگاداری ئەو چاکسازیانم لەگەڵ نوێنەری هاوپەیمانانە لە هەولێر و لە لەندەن و لە شوێنی کەش دانیشتوم. ئەوان بەڕاستی ئەیانەوێ لە ڕووی یعنی لە چەندین ڕەهەندەوە لەوەی ڕێکخستنەوەی وەزارەتی پێشمەرگەوە کردنی بەوە هێزێکی سەردەمیانە هایرارکی هەبێتوانە ینی ئەمانە ئەگەر بکرێت ئەوە پەیوەندی هەرێمی کوردستان و ئەمریکا زۆر بەرەو پێشەوە، ئەگەر نەکرێت ئەوە بێ پەیوەندیەکی ئادهۆک ینی ئەپچڕێت و دێتەوە و ئەڕوات و لاواز. بابزانم دکتۆر بیلال ڕای چییە؟ دکتۆر فەرموو. من لەگەڵ کاکسەردارە هاوڕام ڕاستی لەم مەسەلەیە. هەرێمی کوردستان هەتا لە ناوخوا بەهێز بێت ئەوە قەدر و قیمەتی لە دەرەوە زیاتر ئەبێت، بە سوودبوونی هەرێمی کوردستان لە معادلە عراقیەکانە و لە معادلە هەرێمێتیەکانە زیاتر بێت. کاتێکەوە کوردستان یەکگرتووتر بوو، بەهێزتر بوو، لە ناو خۆیان سەقامگیرتر بوو، دەورێکی ئیجابی لە عێراقا هەبوو، دەورێکی ئیجابی هەبوو بۆ پەیوەندەکانی عێراق لەگەڵ وڵاتەکانی ناوچەکە و بەتایبەتی لەگەڵ ئەمریکاشتا. بەڵام ئێمە ئێستا هەواڵەکان لە کوردستانە باس لەوە ئەکەن کەوایەکێتی و پارتی جارێن نانەوێت کۆبوونەوە بکەن و اتفاقەکە لە کام کۆبنەوەکە کەیەکەن و تەجیلەکانی باسی وای لێ هاتووە ئەم دوو حیزبێکم بڕێوە ئەبن ئامادەنین دانیشن. ئیتر نازانم ئەگەر وەزعی ناوخۆی کوردستان بێ کوردستان چ دەورێکی هەبێ لە چاکسازی ئابووری، دروستکردنی کەرتی بانقی یاخود کەمکردنەوەی دەوری میلیشیاکان. لێرەشەوە لە واشنگتنەوە ئەم دۆخە ئەبینرێت و ئەم دۆخە وازەحە و کەسانی کە لە نزیکەوە کوردستان شارەزان هەر پێشتر کە خۆیان پشتیان بە کوردستان بەستووە بۆ بەڕێوەبردننی عێراق و بۆ چاکسازیکردن لە عێراقا، ئێستا ئیبینن کەوا ئەم کوردستانە لەوە چێ ئەو کێشانەی کەوا لە بەشەکانی تری عێراقا هەیە دوورنی لە کوردستانی شا هەبێت. بۆیە ئەمە بە کەڵکبوونی هەرێمی کوردستان کەم ئەکاتەوە. ڕۆژە لە ڕۆژان لەم واشنگتنا باسیەوە ئەکرا کە ئەگەر حکوومەتی عێراقی یاخود پەرلەمانی عێراقی بە زەختی ئێران جێشی ئەمریکی لە عێراقا دەربکات، ئەوە ئەتوانن کوردستان کە پیانەوە پلان بی واتە خەڵی با لە هەرێمی کوردستان جێگیر بکرێت. بەڵام ئەم کوردستانەی ئمڕۆ وای کردووە کە ئەم پلانە خەڵک لێی ستارت بووە و عێراق هەمووی بەیەک چاوسەیرەکرێت و ئەوەی کە جاران کوردستان بەجیاسەی بکرێت ئیسە بەرەو کەمی ئەڕوات. وەکوتم لەبەر لاوازی دیپلۆماسیەتی کوردستان و وەزعی ناوخۆیش. بەڵێ بمبەخشن کاتی بەرنامەکەم تەواو بوو. دکتۆر بیلال، دکتۆر سەردار، زۆر سپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن. سپاس و پێزانینم.
هەڵبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە و تا بەیە گەیشتنەوەی داهاتوومان و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە بۆ هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جەدار بێڵی.